تۆڕی شەمس تۆڕێکی تۆڕێکە لە هەڵبژاردنەکانی عێراق چاودێریەکە و لە ئێستاشدا ئەم تۆڕە لە 161 ڕێکخراو پێک هاتووە لە عێراق و هەرێمی کوردستان تۆمارن لەو تۆڕی شەمس و ئەم کۆبوونیان ئەم تۆڕیان پێکهێناوە و چاودێری پرۆسی هەڵبژاردنەکەن. دیارە سەرجەم قۆناغەکانی پرۆسەکە لە کردنەوەی دەنگدان و داخستنی بنەکانەوە چاودێریەک دێت لەلایەن چاودێرانی تۆڕی شەمس بۆ چاودێریکردنی هەڵبژاردن لە ڕۆژی دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت. لەرە خۆتانزان هەڵبژاردن تەنها ڕۆژی هەڵبژاردن نییە، بەڵکو تەسجیلی کیانات و مڕەشەحین و هەروەها تۆماری دەنگدەران و ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردن و هەروەها ڕۆژی دەنگدان و هەروەها بەڵێنی هەڵبژاردنیش واتە هەڵبژاردن پرۆسێکی دەوریە و تۆڕی شەمس هەوڵیاوە بە پێی ئەو توانایی کە هەیەی چاودێری هەموو ئەو قۆناغانەی پرۆسی هەڵبژاردن و دەنگدان بکات. گرنگترینشی لەوەیە کە هەڵبژاردن بکرێ، ینی کردنی هەڵبژاردن گرنگە و هەڵبژاردنیشێک لەوەیە کە معایری دەوڵی ئەوەیە کە دەوری بێ بەڕاستی، ینی بێ هەڵبژاردن کاتی خۆیان بکرێت و ئەنجام بدرێت کە کاتەکەش کاریگەریی وای نەبێت کە تەسیری لەسەر پرۆسەکە حتمەن هەڵبژاردن بکرێ باشتر.